بەڵێ بینەرانی خۆشەویست لە تەوەری یەکەمدا باز لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا دەکەین کە بێگومان لەم دوایانەدا خۆت ئەم ساڵ بە تایبەتی گۆڕانکارێکی زۆر لە کەش و هەوادا ڕوویدا و هەتاوەکو ئێستاش کە مانگی پێنجە بەرامبارین لە چەند ڕۆژی ڕابردوودا بوونی هەبووە و باز لەو دەکەین بزانین ئایا ئەم گۆڕانکارانی کە بەسەر کەش و هەوادا ڕوویدا و زۆری ڕێژەی بەرامبارین لە مانگی پێنجدا بە تایبەت چ کاریگەرێکی لەسەر کشت و کاڵ هەیە بە تایبەت ئەو کەسانەیە یاخود ئەو جوتیارانەی کە بەروبوومی هاوینە یاخود بەروبمەکانی دەمە و دووە کە پێویستە بچێندرێن بە کشت و کاڵ دەکەن و هەروەها یاخود هەنێ شوێن هەیە کە خاتوخۆنیە تا ئێستش زەویەکانیان نەکێڵاوە بۆ ئەوەی بەرهەمەکانی تێدا بچێنن بزانین چ کاریگەرێکی هەیە و ڕێنماییەکان چین بۆ ئەو جوتیارانەی کە بەرهەمەکانیان چاندووە بۆ ئەوەی بەرهەمەکانیان لە زەرر و زیانی باران پارێزن لەم مانگەدا و یاخود لەم کۆتایی وەرزی چاندنەدا و پێکەوە گفتوگۆی زیاتر و پرسیاری زیاتر دەکەین لە میوانەکەمان کە لە ستۆدیۆ ئامادەیە کە زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار ئەحمەد مامۆستای زانکۆ لەگەڵمانە زۆر بەخێر کاکتۆر بەخێربەی سپاس بۆ ئامادە بوونت. بژی زۆر سپاس. کاکتۆر بەلەوە دەست بکەم ئایا ئەم گۆڕانکارە زۆرەی کە لە کەش و هەوادا بوونی هەیە هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە؟ باینتان باش من پێم باشە باسی گۆڕانکاری کەش و هەوا بکەین ئینجا بچینە سەر کشت و کاڵکردن. تاوان دڵمان خۆش نەبێ بەوەی کە ئیسە بارانبارینێک زۆرە بێت بە پێی داتاکانی ناسا پێمانەڵێ کە تا 2050 بڕۆین 9% بارانبارین لە سنووری عێراق بە تایبەتی کەمەکاتەوە. هۆکاری گۆڕانکاری کەش و هەوا بە شێوەیەکی گشتی گەرمبوونی زەویە گەرمبوونی زەویە لە ئەنجامی دەردانی کۆمەڵێک مادەی ژەهراوی وەکو CO2 وەکو میسان و دەرەهاوێشەکانی کە لە ڕێگەی پیشەسازی وڵاتە جەهێزەکان و دەرەدرێت بەداخەوە کۆمەڵێک وڵات کە ڕۆڵیان نییە لە گەرمبوونی زەویە ئەبنە قوربانی دەستی ئەو زەوی گەرمبوون و ڕوبەڕووی کارەساتی ژینگەی ئەبنەوە. عێراق بەداخەوە لە پلەی ئاستی پێنجەمایەت کە یەکێک لە وڵاتانەی کە هەمیشە ڕوبەڕووی مەترسیەکانی کەش و هەوا بێتەوە. ئەگەر کۆمەڵێک داتا وەرگرین ناسا کە باسیەکات زەوی عێراق 70 بەرەو بیابانبوون ئەڕوات 7.2 هەتاوەکو 2050 بەرەو خوێبوو ئەڕوا ینی بە خوێبوون ئەڕوا کاتە کشت و کاڵی تیان ناکرێت. ئەگەر سێری بکەین ڕۆژانە 100 ملیۆن بەرمیل نەوت دەرهێنرێت بەکارهێنرێت کە کاتە 4 تریلیۆن گاز کە دەرەدرێت ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە زەوی گەرم بێت کە زەوی گەرم بوو ئەبێتە هۆی توانەوەی شاخە بەستەڵەکانی باکوور کە 10.16 سانتیم ئاستی ئاوی دەریاکانی بەرزکردەوە. گەرمبوونی زەوی و بە زیادبوونی ئاوی دەریاکان ئەبێتە هۆی ئەوەی کە بارانی ناکاو ڕووبات بینیمان لە دووبەی کارەساتێکی کە پاکستان چ ڕوبەڕووبوونەوەیکی بەرکەوت پار ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە کەش و هەوا گۆڕانکاری بەسەرا بێت. ڕاستی سەمە دڵمان لاوانە بە پێی خۆش بێت کە بارانبارینێک لەم کاتا هەبێت بۆ هەنێ ناوچە بەڵام بۆ هەنێ شوێنی کە زەرەرمەندە لە گەنموزۆ هەتاوەکو ناوچەکانی تر. زۆر باشە ئەو گۆڕانکاری کەوتت عێراق لە ژێر گۆڕانکاریی زۆری کەش و هەوا هەیە زیاتر هۆکارەکەی بۆ هەڵکەوتەی شوێنەکە و لانی سروشتی ئەگەڕێتەوە یاخود مرۆڤش دەستی تیا هەیە؟ ئەکید مرۆڤ دەستی تایەتی بە ڕێژەیەکی گشتی زەوی وەکو خۆی وایە زەوی هیچ گۆڕانکاریی بەسەرا نەهاتوە بەڵام مرۆڤ هۆکار بوو بۆ ئەوەی کە گەرم دابێت و عێراقیش بەپێی هەڵکەوتەی جوگرافیەکەی وای کردووە کە کۆمەڵێک وڵات لە چواردەولاتی پیشەسازی و گرتنەوەی سەرچاو ئاوەکانی لە وڵاتانی دراوسێەوە چ دجلە و فڕات بێت چ سەر دیداریم بێکە لە ئێران دروست سەکرێ و کەمبوونەوەی ئاوی سیروان هۆکارەکە بۆ ئەوەی کە ئەم گۆڕانکاریە کەش و هەوایە لە عێراق زۆر ڕنگدانەوەی هەبێ بۆ داتایش کە پێمانەڵێ کە پلەی گەرمی بە شێوەیەکی گشتی لە تەواوی جیهان 1 پلەی سەدی بەرزەبێتەوە بەڵام بەداخەوە لە عێراق 2 پلەی سەدی بە کۆی گشتی بەرزەبێتەوە. لە ساڵی 2016 لە 22 نیسانە ڕۆژی زەوی لە پاریس باسی ئەوە کرا کە ئەبێت ڕێگری بکەین لە دەردانی گازە ژەهراویەکان بۆ 2030 بە 150 کەم بێتەوە بۆ 2050 بە 0 دەردانی هینەکانمان هەبێت گازە ژەهراویەکانمان هەبێت. لە دیسەمبەری 2023 لە COP 28مین COP لە دووبەی باسیەوە کراکە ئەو وڵاتانەی کە دەستیان نییە لە گەرمبوونی زەوی و ڕوبەڕووی کارەساتە سروشتیەکان زیاتر ئەبنەوە
پێویستە قەرەبوویان بۆ بکرێتەوە بۆیە سندوقێکیاندانە سندوقی سەوز کە ئەمریکا یەکێکە لە وڵاتانی سینێکێکە لە وڵاتانی کە ئەبێ کۆمەکێک دابنرێ بۆ ئەوەی کە حاڵەتێکی لە ناکاوی وەکو ئەوەی لە دووبەی یەکوی لای خۆمان کە ڕۆیە ساڵانە کۆمەک بکرێتەوە هاوکاری بکرێت بەڵامش ینی ئەوە چارەسەر ناکات کە وڵاتانە بەدەستیەوە ناڵێن بەڕاستی بابەتی پیشەسازی بابەتێکە کە پێویستە با بڵێن ڕێکەوتنی لەسەر ئاسینەوە ئەکییت ڕێکەوتن ئەکرێ بەڵام لەبەروی خواستی مرۆڤایەتی وا زۆر بووە ناتوانێت ئێستا ئەگەر سێری بکەین ئۆتۆمبیل گۆڕانکاری بەسەرا هات لە گازواییلەوە کرا بە کارەبا و وردەوە لە خەریکی ئەوان کە گازە ژاراویەکان کەم بکرێتەوە بەڵام ناکاتەوەی کە بۆ شێوەیە بێت ئێمە چاوەڕێیەکەی کاکتۆر باسی کاریگەریەکانی بکەین لەسەر کشت و کاڵ جوتیار ئایا ئەتوانێت خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە بگونجێنن ئەوە تا زەرمەند یەکەم ئەوانە وەڵا بەتەکی زەرمەندی یەکەم ئەوانن بەڵام خۆگونجاندن چۆن خۆگونجین تۆ ئەبێ وەکو گەرمیانی کوێستانی پێ بکرێت ئایا گەرمانی کوێستانیش بۆ جوتیار ئاساییە نەخێر ئاسایی نییە لە ئێستا گەنم و زۆ زەرمەندی یەکەمن لەبەرەوەی هەنێ شوێنمانی هێشتا بە سەوزی ماوەتەوە بارانەکەش هۆکارێک بۆ کەوتنی گەنم و جۆ دوورینەوەی زەحمە دەبێت لە کاتی دوورینەوەشە ئەبێ پێویستی بۆیە هەڵخرێ لەبەروی بۆ گەن نەکە 20 ساڵی ڕابردووە مقارەتە بەم ساڵ 20 ساڵی ڕابردووە ئێمە ڕوبەڕووی ژەنگ بووینەوە ژەنگێکە لە نەخۆشیە ترسناکەکانی گەنم و جۆ کە هەر سێ جۆرەکەی ژەنگ سێ جۆرمان هەیە کە ڕێی کە ڕوو بڵاو بێتەوە لە 20 ساڵی ڕابردووە ئەم حاڵەتەمان نەبوو ئەم ساڵ زۆرترین هەبوو زۆربەی مەشاتلەکانی ئینتاجی سەوزەوات ڕوبەڕووی کە ڕوو بوونەتەوە ناوچە فێنکەکان وەکو سنووری پێنجێن و حاجی و مەران و چۆمانەوانە کە لە ئێستاە هەتاوەکو ئێستا دەستیان نەکرێت بە نەقڵکردنی شەتڵەکانیان وەکو خاتون لە سەرەتاوە باسی کرد نازانین لەو سەرۆزستانمان کەیت تۆ لە مانگی شەشان نەقلیەکەی ئایا مانگی نۆ زستان بێت 15 شەختە بکەوێت لێوێ ئەکاتە ئەوەی کە بەرهەمێکی باشمان هەبێت بێگومان لە کاتێکە کە ئەمە هەمووی زەرمەند دەبوو جوتیار زۆر باشە گرنگترین ئەو نەخۆشیانە خۆشە ئاماژەت پێکردژانکردنێکی کە لە نەخۆشانەی کە ڕوبەڕووی بەروبوومەکان ئەبێتەوە ئەو نەخۆشیانە چین کە بە بۆنەی گۆڕانکاری کەشوهەوا و تووشی جوتیاران دەبێتەوە لە بەروبوومەکانیان وەڵا خۆی وا باشتر ئێمە بابزانین دەردە کشتتوکالەکان خۆیان چین دەردە کشتتوکالەکان بریتین لە هەموو ئەو بژارانی کە زیاکە دەردن بۆ جوتیار نەخۆشیەکان کە لە ڕێگەی کەڕوو و بەکتریا و ڤایرۆس و ڤایرۆد و کۆمەڵێک هۆکاری ترمان هەیە ئەبنە هۆی دروستبووی نەخۆشیەکان ئەمانە هەمووی لە پلان پاتۆلۆجیەکانە جێگەی بێتەوە حەشراتەکان مێرووەکان هەمویان ئەمانەژە بنە هۆی بە دوو ئاڕاستی ئیشەکان ئاڕاستەیەکیانەوەی کە خۆیان دایرێکت ڕاستەوخۆ مەحسوڵەکە بەرەمەکە ئاخۆن ڕێگەی کەشان بێتە هۆی گواستنەوەی هۆکاری نەخۆشیەکان ئەمانە هەمووی دەردە کشتتوکاڵەکانن زۆر جاگێمان لێ بۆ خەڵگەڵێ یان دواتێگەیشتون لە باران و بەفر زۆر بێت مێرو کەمە بێت بەداخەوە ڕێژەکەی زیاترەکە بۆ لەبەرەوەی خی گەورە وا خەڵقی کردووە کە ڕێژەیەکی زۆر گەرا دابنێن ئەو ڕێژە گەرای کە زۆر دائێنێت کەشوهەوە هۆکارێکە بۆی کە ڕێژەیەکی باشیان نەتروکی ئەگەر لەبار نەبێت ئەو ساڵانی کە بە ڕێژەی بارانبارینیان بەفر زۆرە ڕتوبە زیاک کە ڕتوبە زیاکە هۆکارێکە بۆ تروکاندنی ڕێژەیەکی زۆری لە گەرای مێرووەکان بۆیە ئەو ساڵانە مێرو زۆرە بێت نەخۆشیەکانیشمان کە لە ڕێگەی بەسۆری لە 1970 نەخۆشیەکانی ڕۆک لە ڕێگەی کەڕۆکانەوەی بەوەی زیادبوونی ڕێژەی بارانباری نووشێ کەڕوو لەبارە بێت تەمان خۆی سێگۆشەیەک هەیە بۆ نەخۆشیەکان چ لە ئینسان چ لە حیوان چ لە نەباتیشە بریتە لە خانەخوێکە کەشوهەوا وەزائیدەن پاثۆجینێک هۆکاری نەخۆشیەکە تەمان بە تێپەڕبوونی کات ئەگەر هات و هەریەکەیان مساعد یەکتر بن پاڵپشتی یەکتر بن نەخۆشیەکە دروزە بێ لە ئێستاە زۆر گونجاوە کە ئێستاوە تقریباً ناوەڕاستی مانگی پێنجە زۆر گونجاوە بۆ ئەوەی کە شەتڵەکانە ناو مەشتە ڕوبەڕووی نەخۆشیەکان بێتەوە لە ڕێگەی کەڕووەوە باشە کاکتۆر هیچ با بڵین جۆرە کشتتوکاڵێک هەیە کە با بڵین سەلامەتر بێ بۆ جوتیارانیان ئەوتە ئەمە کۆنتترۆل ناکرێ و پێویستە جوتیار هەر ئەو بەربوومە کە هەیەی بیکە بەڵام کێشەوەیە کەسانێکی زۆر زەرریان لێکەوت یعنی ئەو خۆگونجاندنە چۆن بکرێت لە ڕاستیان خۆگونجاندنێکی سەتاسەری ناتوانانی بکرێت بەڵام بپێ ینی ڕێنمایی بۆ جوتیارە لە زۆر بێ وڵاتەکان سیاجیاندا ناوە بە تایبەتی ئەرلێندا و هەندێک وڵاتی کە دەستیان پێ کردووە کە بە بەرد
سنووری زەویەکانی خۆشیان جیاکرێتەوە ئەمە چەند حاڵەتێک زۆر سوودی هەیە یەکێک لە حاڵەتەکانەوەیە کە ئەگەر ئاگرکەوتنەوە کەوت ئەم سیاجی کردووە تقریبا مەترێک سیاجی کردو بە بەرد هەڵی چنیوە بەردەکەەوە سیاجێکی جوانی دروست کردووە یەکێک لەوانەیە کە ڕێگریەکە لە دروستبوونی ئاگرکەوتنەوە یەکێک لەوانە ڕێگریەکە لە دروستبوونی لافاوە گەر هاتە لافاو هاو زەویەکەی بپارێزێ بەڵام جوتیار ناتوانێت سەیتەرەکە بەسەر کەشوهەوایەکی نالەبارە کە ڕوبەڕوویە بێتەوە لەبەرەوەی سروشتی کوردستان بۆ شێوە هەڵکەوتووە کە ناتوانێت ڕێگری دوجار هەموو هاوڵاتیان ژای زەرەر لە بابەتەکەنەوە نیە هەر بڵێ ئەو کاتایمە ئەبێ ڕوبەڕووی بەرهەمی دەرەکی بینەوە کە بەرهەمی دەرەکی سەلامەت نییە تەندروست نییە پاژماوەی کۆمەڵی قڕکەری کیمیاییتیایە وەکو باسکراوە زۆر باشە ئێستا لەوانەیە هەندێک ناوچە و هەندێک جوتیار لە ناوچانەدا بەروبوومەکانیان ناشت بێت یاخۆت هەندێک لە بەروبوومەکان تۆزە گەورە بووبێتن لە کاتی بوونی بارانێکی ئاوا زۆردا ئەگەر لە ڕژانی ڕابردوودا یاخودا هاتوودا توشمان بێتەوە پێویستە جوتیاران چی بکەن بۆ ئەوەی ئەو بەروبوومەی هەیەە تووشی زەرەر نەبێتەوە خۆی بە دوو شێوە لە ڕێگەی دوو بەشی ڕۆکەوە ڕۆکەکان تووشی نەخۆشیە بن لە ڕێگەی هەبوونی بارانی زۆریان خوشی زۆرە یەکێک لەوانە گەڵا بێتە هۆی دروستبوونی کۆمەڵێک نەخۆشی و لە ڕێی ڕێگیشەوە عادەن کە ئاو زۆر بوو ئیسە تۆ ئینجانێک لە ماڵ هەموو ڕۆژێ ئاوی بەسێرەکەی بۆ گەنە بێ و ڕزێت زەوی ژوایە کە زەوی تێر بوو لە ئاو ڕێگیش نەیتوانی ئەو ئاوە سەرفکە ئەبێتە هۆی بۆ گەنبوونی وا باشتر کە جوتیاران لە دوای هەبوونی ئەم بارانەوە باشە کە بە دوو ڕێگە بە ڕێگەی پرژاندن و بە ڕێگەی ئاودان دەرمانی فطری کە ڕوو بەکاربێنێ بۆی دوورکەوێتەوە لەوەی کە ڕێگی بۆ گەمکە و گەڵاکانیشی سەلامەت بن لە نەخۆشیەکان باشە بەگشتی ئەو دەرمان ڕێژکردنانی کە بۆ بەروبوومە کشتتوکاڵەکان دەکرێت تا چەند کاریگەری لەسەر بەروبوومی کشتتوکاڵی هەیە ئەمە تەنها قازانجی بۆ جوتیار هەیە لە دوجارە بەرهەمێکمان نایەتێک کە زەرمەند بێ یانی بەستم ئەوەیە دەرمانەکان چین و دوجاریش ئەمە حلی و چارەسەرێکی باشە بۆ ئەو بابەتە من یەک دوو کەناڵی تەلەڤیزیۆنی باسی ئەم کردووە قڕکەرە کیمیاییەکان ناکرێت بڵام بن بەڕکرێت و بەکارنێت ڕاستە ترس ناکەن بەڵام ئەبێ بەکاربێنێت داتاشە بەسۆتە ڕووکە ئەگەر هات و قڕکەرە کیمیاییەکان بەکارنێنن بۆ لە ناوبردنی دەردە کشتتوکاڵەکان 142 بەرهەمەکانە دەزەیرێت لە ڕێگەی هەبوونی نەخۆشیەکان لە ڕێگەی حەشرات لە ڕێگەی کەشوهاوا ئەکرێت دەرمانە قڕکەرە کیمیاییەکان بەکاربهێنرێت بەڵام ئەوانەی کە سەلامەتن و فترەی ئەمانیان فترەی تەحریمیان کەمترە مقارنەتەن بەوانەی کە فترەی ئەمانیان زۆرترە هەندێک دەرمانمان هەیە کە فترەی ئەمانی 3 ڕۆژ 4 ڕۆژە دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ کاریگەری نامێنێت نەخۆشیەکە تۆ لە ناوەبات و سەلامەتە بەس هەندێکمان هەیە کە بەداخەوە 21 ڕۆژ مانگێکە ئەوانە بەکارێنرێت هەمیشە لە کاتی دانانی شەتڵە کە شەتڵ لێدرێ لە زەویەکانە تقریبا هەفتەیەکە نەقڵە کردو بەناو زەویەکەت شەتڵ لێیاوە ئیتر شەتڵی تەماتێ بیبەر بێ هەرچێکێک لە بەروومەکان بێ دەرمانی فطری چەند کەڕوو یا حەشا چەند بەکاربێنی سەلامەتە لەبەرەوە هێشتا زۆری ماوە بگاتە بەرهەم و بەرهەمەکەشی بگاتە دەستی بەکاربەر ڕێنمایی هەیە بۆ جوتیاران کە بەم شێوازەم دەرمانانە بەکاربێنن یانی تا چەندێک ئەو ڕێنماییانە جێبەجێ ئەکرێ بۆ ئەوی هەم بەروبوومەکان بپارێزن هەمیش بە شێوازێکی دروست ئەم کشتتوکاڵە بەرهەم بێت خۆی کشتتوکاڵە گەر مقارنێکی بە 10 ساڵی پێش ئێستا لە کشتتوکاڵێکی کلاسیکە بۆ کشتتوکاڵێکی مۆدرن ئەمە لە ئەنجامی چۆ لە ئەنجامی هەبوونی ڕێنمایی ئەوای لێ هات جاران بە گۆلەکرا ئێستا بە قەترە ئەکرێت جاران مەڵج بەکار نات ئەو نایلۆنی کە بەکارهێنرێ ئێستا زەرری هەیە بەڵام ئێستا بەکارهێنرێت بژار کەمەکاتەوە ئەکید لە ڕێگەی نووسینگە کشتتوکاڵەکانەوە ئەوە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵەوە کە لیژنەیان هەیە دەرەچن و ڕێنمایی ساڵانە بۆ جوتیارەکان ئەگات لە ڕێگەی پروشەرەوە لە ڕێگەی بۆ نمونە هەست دەرمانێکی تازە بێت تعلیماتی تەواویتیایە لەسەری چۆنیتی بەکارهێنانی فترەی ئەمانی چەنە تا چەند بۆ نەخۆشیەکەت کاریگەری هەیە ئەمانە هەمووی ئەکرێت و لە ڕێگەی کۆنفرانس و سیمینار و وەرکشۆپیشەوە کە لە ڕێگەی ئەندازیاری کشتتوکاڵیانەوە ڕێنماییەکانیان پێگات زۆر باشە وەکو ئاماژەشی پێدا خۆت وتت کە گۆڕانکاری کەشوهەوا فکارگە بۆ ئەوەی کە مێرو و جۆرێک لە حەشەراتەکان زیاد بکە ئایا پێشبینی ئەکرێت کە ئەم ساڵ حەشەرات زیاد بێت و بەروبوومی جوتیاران زیانی پێ بگەین بەتایبەت جۆری کولەکە وەکو ساڵانی پێشووتریش وەڵا هەموو ساڵێک ئەو کولەیە ڕوبەڕووی هەم شار باژێر هەم پێنجێ نەبێتەوە
بەڵام جوتیا بەڕاستی ئێستا عقلانە لێزانانە توانن ڕوبەڕووی بنەوە بەبێ بەکارانی دەرمانیش ئەویش بە دروستکردنی سیاجێ بە چواردەوری زەویەکە بە تایبەتیوانی کە لە بنارن عادەتەن ڕوبەڕوویانە بێتەوە بە تایبەتی گۆکولە سیاجێک بە گوێنیەکان ئەکەن ئیتر ئەویش لەبەرەوەی تەوری حۆریان پێوترێ تەوری ێشتا پێ نەگەیشتون بە تەواتی کولەکان توانای بازانیان زۆر نییە بۆی ناتوانن بازبن بەسەر سیاجەکەیە کۆ بنەوە لەوێ ئەتوانێت دەرمانێکی لەگەڵ ئاردا سۆسی ئاردا تێکەڵاکرێ وەکو پرپۆڵە بەکارهێنرێت لە چواردەوری سیاجەکەی تر کە کولەکەیت بۆ ئەوە ئەبنە هۆی مرداربوونیان و تۆپینیان بەڵام ئەکید پێشببینی ئەکرێت چونکە هەموو ساڵە کرمێکی لە ناو زەویە تەمان پەروانەیە کە لە پاییزە گەرادایانێ قرتێنەرە ڕێگە قرتێنێ ئەوە هەموو ساڵێک ڕوبەڕووی جوتیاران بووێتەوە زیانێکی زۆری پێگەیاندن جوتیارانە بەچی بکەم بۆی ڕوبەڕووی ئەو کرمە وەڵای خۆی کێڵانێکێک لە هۆکارەکانە کە بۆی کە ڕێژەیەکی زۆری لەو گەرایانە سەر بکەوێتە ڕووی ئاستی بەشی سەرەوەی و هەتاو لە یاوفەوتێت بەڵام ئەمەش ناکاتەوەی کە بن بڕکرێ بە تاواتی لەو کاتە ئیلا هەربێت دەرمانی کیمیایی بەکاربێنن دەرمانی کیمیایی دوای شەتڵەکانیان لێە ئەبێت دەرمانێکی حەشات بەکاربێنن بۆی گەراکان ناوچێت کاکتۆر جۆری ئەو زەوی کە کشتتوکاڵی تیاگەن ئەمە گۆڕێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە شوادا ڕۆدا و دواتریش بوون تۆ کشتتوکاڵەکەی ئەم وەرزە بۆ وەرزی هاوێنیان بۆ وەرزەکانی تر کە لە پێش جوتیارایە بۆ ئەمەش هەرزیانی ئەبێت من نازم ترکیزی کردی بێ باسی ئەوم کردتم 1970.2 زەویمان بەرەو خوێ ئەڕوات بە خوێبوون ئەڕوات ئەمە کەشوهەوا هۆکارێکە بۆ ئەوەی کەوای لێبێت لە باشووری عێراقا ئەمە ئەم حاڵەتە هەیە بارانبارینێکی زۆر ژێبێتە هۆی ڕووتانەوەی زەوی ڕووتانەوەی زەوی بریتە لەوەی کە ئەو بەشەی سەرەوە بە تەواتی لاو بچێ ئەو بە پیتی خاکە وردەوە دەکەم بێتەوە لە جوتیای لای خۆمان کرۆپڕۆتیشن مستەڵەحێکی لە زمانی کشتتوکاڵە پێڵە کرۆپڕۆتیشن ینی خولی کشتتوکاڵی خولی کشتتوکاڵیەوەیە کە ئەم ساڵ من زەویەکەم کورە بە تەماتە نابێت ساڵێککە بیکەمەوە بە تەماتە بەڵکوە بێ یان بی حەسێنمەوە زەویەکەم یاخۆ بیکەم بە بەرهەمێک لە بەرهەمەکانی پاقلەمانیەکان بۆ ئەوەی بە پیتی خاکەی بۆ بگەڕێتەوە تەمان پاقلەمانیەکان لە ڕێگیانە گرەیەکی بەکتری سوودبەخش دروستەکە تەسبیتی نایترۆجینەکە لەجەوە بێتە هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر باش نایترۆجینێ بۆ خاک بۆ بگەڕێنێتەوە لای جوتیای خۆمان لای ئەمە ناکات چەند هۆکارێکەیە بۆی کەنێکە یەکەم ئەو بەرهەمانە کە پارە ئەکەن زیاتر تەرکیزیان خۆ سەر ئەوە دوو زەویەکانیان ئیجارن ینی هی خۆیان نییە 100% گرتوێتی بە ئیجارە بێ حەقی ئیجارەکەی دەربێنێتەوە بۆ مەساڵانە دۆنیمێکی بە ملیۆنێک بە کەمتریان زیاتر گرتووە ئەبێت دەری بێنێتەوە بۆیە پەنابا بۆچی بۆ بەرهەمێک کە بتوانێت سوودی لێوەرگێ بەرهەمێکی وەکو نۆک و پاقلەوانە ناکات تەماتە خەیار شووتی ئەوانەکە کە توانێت ئیسفادەی لێ بکە بۆیە لای خۆمان کرۆپڕۆتیشن زۆر کەم ئەکرێت بەداخەوە دوای ئەو کە گەنمەکەی دووریەوە لەسە لە سنووری هەولێر یەکسەرەکرێ بە گەنمەشامی لە سنووری لای خۆمانەکرێ بە کاڵک یان کاڵکی دێم یان کاڵەکەی تریانەوەی کە بەتی تێ بۆ بە قەتراکرێت زۆر باشە ئەگە پرسیاری تری نەما بێ هاوکارمنەوە بکەم و کۆتا پرسیار ئایا لە کاتی درێژبوونەی وەرزی داباریندا جوتیاران پێویستە چی بکەن و هەروەها ئایا ئەم زۆری ڕێژەی بارانبارینەوە دەکات کە شێوازی ئاودانی بەروبوومە کشتتوکاڵەکان بگۆڕێت خۆی عادەتەن کە ئێماڵێن لە بەهار زەوی نێرە بێتەوە بۆ معنایەیە کە زەوی ئاو هەڵنامژێت ئەمە ناکاتەوەی کە جوتیاران بڵێن وەڵا خەمسار بن و ڕێژەی ئاودان کەم بکرێتەوە بەڵکو ڕێژەی ئاودان هەوەکو خۆی بێ بکرێت و هیچ ڕێگریەکیش ناکرێت لەوەی کە گۆڕانکاری کەشت و هەوا جوتیار پەنای بۆ ببات هەنێک جار لە کاتی دەرمان ڕشتنا بوون قاپێکەکەم بەسەر شەتڵەکانیانە بۆ ئەوەی کە دەرمانی بژارەکەی بەر نەکەوێت نەفەوتێ بەس ئەگەر تەرزەیەک بارە چی بکە ئەخۆ ناکرێ هەموو شەتڵەکەوانە قاپێککە بەسەرا بۆ ئەوی تەرزەکە قیمەی نامیەکەی نەشکێنێتەوە و زەری پێنەگەین لەبەرەوە هیچ خویاوە دەست قەدر و دەست کەشوهەوە و ڕستخیشی ئەو ساڵا گەخوای گەورە وای کردی بێت ئەوە زەرمەند نابێت گەواشی نەکردوەوە شتێکێ دکتۆر زۆر بە کورتی ئێمە سە دەرچێکی زۆری کشتتوکاڵمان هەیە
خۆش ڕەنگە زیاتر دەربارەی بابەتە بزانین تا چنێگەمەوەی کردووە کە ئێمە وشارتر بین لە بابەتی زانستی کشت و کاڵە و دوجاریش ئەو کۆنفرانسانەی و دەوڵەتیانی کە باس دەکریان کۆنفرانسانەی کە بەردەوام ساز دەکرێت لە بواری کشت و کاڵە تا چنێگە متوانیمانە بەشداریمان هەبێ بۆی کە هەم زانیاری بگەین سەبارەت بە کشت و کاڵی خۆمان هەمیش زانیاری وەرگرین بۆی کە سوود بگەینین بە جوتیار. خۆی بەداخەوە ئێمە دەرچێکی زۆری ئەندازیاری کشت و کاڵیمان هەیە ڕابەری کشت و کاڵیمان هەیە چ لە پەیمانگەکان چ لە عەدادیەکان چ لە کۆلێژەکان بەڵام بەداخەوە هیچ هەلێکیان بۆ نەخساوەتەوە بتوانن ڕۆڵ ببینن لە هۆشیارکردنەوەی جوتیار و ڕێنماییکردنی جوتیاران یان دۆزینەوەی هەلی کار بۆ خۆیان. بەشداریکردنی کۆنفرانسەکان ڕاستەکە لەسەر ئاستی باڵایەکە لەسەر ئاستی تاکە کەس و لەسەر ئاستی کۆمپانیەکانی زۆرجار ناکرێت بەڵکو حکوومەت بەشداریەکە سەرۆکی کۆمار بەشداریەکە وەزارەتی کشت و کاڵ عێراق و یاخود هەرێم بەشداریەکە دواتر ئەوان لە ڕێگەی بەڕێوەبەری گشتیەکانەوە زانیاریەکان شۆڕەکەنەوە بۆ خوارەوە کە زۆر جار ناگاتەوە لە ڕێگەی کەناڵەکانەوە پێی بزانین و ئاگامان لێبێ بەداخەوە. زۆر سپاس بۆ مامۆستای زانکۆ دکتۆر ڕێبوار ئەحمەد. زۆر سپاس لەگەڵمان